بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست بۆ سێزدەمین ڕۆژ لە سەریەک خۆپیشاندانەکان لە بەغداد و چەند شارێکی دیکەی عێراق بەردەوامن و سەرۆک وەزیرانی عێراقیش باز لەو دەکات بە زووترین کات پرۆژە یاسای بودجەی ساڵی 2020 دەنێرنە پەرلەمان و کار لەسەرەوە دەکەن کە 90,000 هەلی کار بۆ عێراقیەکان بڕەخسێنن. لەبارەی کێشەکانی هەرێم و ناوەندیش سەرۆک وەزیرانی عێراق باسی لەوە کرد کە دەیانەوێت لە چوارچێوەی عێراقێکی یەکگرتوودا چارەسەرێک بۆ کێشەکانی هەرێم و ناوەند بدۆزنەوە کە لە بەرژەوەندی هەردوو لادابێت. بە میوانداری بەڕێز دکتۆر بەشیر خەلیل حەداد جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق تاوتوێی خۆپیشاندانەکان و کاریگەریەکانی لەسەر هەرێم و پرسی هەمواری دەستور و و ئایندەی ئەم خۆپیشاندانانە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسەدەین. خۆپیشاندانەکانی عێراق بۆ سێزدەهەمین ڕۆژ لە سەریەک بەردەوامن و ڕۆژی پێنجشەمەش لە بەغدا 4 خۆپیشاندەر کوژران. لە خۆپیشاندانەکاندا سەر لە نوێ داوای دەست لە کارکێشانەوەی حکوومەت و گۆڕینی دەستور و دابینکردنی هەلیکار کرایەوە. لەگەڵ بەردەوامی خۆپیشاندانەکانیش سەندیکای مامۆستایانی عێراق کۆتایی بە مانگرتن هێنا و بڕیاریاندا لە یەکشەمەی داهاتووە دەست بە دەوامی قوتابخانەکان بکرێتەوە. هاوکات نووسینگەی ڕاگەیاندنی پەرلەمانی عێراق بڵاوی کردەوە ڕۆژی شەمەی داهاتوو دانیشتنی پەرلەمان ئەنجام دەدرێت تاوەکو ئێستاش بەرنامەی کارەکەی ڕانەگەیاندووە. بڕیاری ئەنجامدانی کۆبوونەوەی شەمەی داهاتووی پەرلەمان دوایەوە دێت کۆتایی مانگی ڕابردوو پەرلەمان دانیشتنەکەی هەڵگرت تاوەکو عادل عەبدولمەهدی سەبارەت بە داواکاری خۆپیشاندەران و چاکسازی لە پەرلەمان ئامادە بێت. سەرۆکی پەرلەمانی ژووتی ئەگەر سەرۆک وەزیران ئامادە نەبێت ڕێکاری لێپرسینەوە دەگرینە بەر. عادل عەبدولمەهدیش دەیەوێت لە بری خۆی کۆمەڵێک وەزیر بنێرێتە پەرلەمان. محەممەد بەداوی ئەندامی پەرلەمانی عێراق لە هاوپەیمانی فەتح ڕایگەیاند عادل عەبدولمەهدی چاوەڕێی وەڵامی پەرلەمانی عێراقە بۆ ئەوەی لە بری خۆی وەزیری پلاندانان و ژمارەیەک وەزیری دیکە سەبارەت بە چاکسازی بۆ دانیشتنی پەرلەمان بنێرێت. لە هەمان کاتیشدا کارەکانی لیژنەی هەمواری دەستوری پەرلەمانی عێراق دەستی پێکردووە و ئەندامێکی لیژنەکەش باز لەو مادانە دەکات کە دەیانەوێت هەمواری بکەنەوە. ڕەشید عەزاوی ئەندامی لیژنەی هەمواری دەستور ڕایگەیاند ئەو مادانی لە هەمواری دەستور دەیانەوێت قسەی لەسەر بکەن خۆی دەبینێتەوە لە گۆڕینی سیستمی پەرلەمان بۆ سەرۆکایەتی و یەکلاکردنەوەی کوتلەی گەورەی پەرلەمان. هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزگاکان و هەڵبژاردننی پارێزگار ڕاستەوخۆ لەلایەن خەڵکەوە، کەمکردنەوەی ژمارەی ئەندامانی پەرلەمان، جێکردنەوەی یاسای هەڵبژاردن و نەوت و غاز لە دەستوردا. لەلایەکی ترەوە سەرۆک وەزیرانی عێراق باز لەوە دەکات لە هەفتەی داهاتووەوە پرۆژە یاسای بودجە ڕەوانەی پەرلەمان دەکەن و لە بودجەشدا کار لەسەر ڕەخساندنی 90,000 هەلی کار دەکەن. عادل عەبدولمەهدی سەرۆک وەزیرانی عێراق لە وتارێکیدا لە بەردەم لیژنەی ئامادەکردنی پرۆژە یاسای بودجە ڕایگەیاند لە سەدانەوەی داهاتی عێراق لە 90 پێک دێت و لە بودجەی ساڵی داهاتوو کار لەسەر ئەوە دەکەن داهاتی غەیرە 90 زیاد بکەن و بودجە بەهێز بکەن. لەبارەی کێشەی هەرێم و عێراقیش لە سەرپرسی نەوت و دارایی سەرۆک وەزیرانی عێراق وتی دۆسیەکی ئاڵۆزە بەڵام لە چوارچێوەی عێراقێکی یەکگرتوو بە شێوەی تەندروست کار بۆ چارەسەرکردنیان دەکەن کە لە بەرژەوەندی هەردوو لابێت. بصدد تسوية العلاقة بين الوحدات المختلفة. شلون رح نتعامل مع كردستان؟ شنو التسويات اللي لازم نسويها؟ شلون نستلم واردات صادرات النفط؟ شلون نقدر نسوي المستحقات بين الإقليم والحكومة الاتحادية؟ ملف شائك معقد يجب أن نذهب له حقيقة بروح صحيحة سليمة كدولة عراقية موحدة كشعب عراقي موحد. نزیکبوونەوەی ناردنی پرۆژە یاسای بودجەی 2020 بۆ پەرلەمان و دەستپێکردنی کارەکان بۆ هەمواری دەستور لە کاتێکدایە خۆپیشاندانەکانی عێراق بۆ سێزدەهەمین ڕۆژە بەردەوامن. بە پێی ئامارەکانیش لە سەرەتای مانگی ڕابردووەوە تاوەکو ئێستا زیاتر لە 280 کەس کوژراون و زیاتر لە 11,000 دیکەش بریندار بوون. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز. دکتۆر زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا سوپاسان دەکەین. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین هۆکاری بەردەوامی خۆپیشاندانەکانی بەغدا و چەند شارێکی دیکەی عێراق بۆچی دەگرێتەوە؟ ئایا سێ سەرۆکایەتەکە
توانای وەڵامدانەوەی داواکاری خۆپیشاندەرانیان نییە؟ بەناوی خی گەورە مێرەبان زۆر سپاس بۆ جەنابتان سڵاو لە کەناڵەکەتان و سڵاو لە بینەرە بە ڕێزەکانی کەناڵی پەیام. دیارە وەکو جەنابتان ئاماژەتان پێدا لە راپۆرتەکەدا کە ئەمە ئەو جاری دووەم کە لە پاش زیارەتی چلەی ئیمام حوسەین کە دیسان خۆپیشاندانەکان دەستیان پێکردەوە ئەمڕۆ سێزدەمین ڕۆژە و داواکاریەکان هەردێ زیاد دەبن و سەقفەکە بەرز دەبێتەوە. لە سەرەتادا وەکو جەنابتان ئاگاتان لێیە کە داواکاریەکان داواکاری خزمەتگوزاری بوو، خەڵکانێک بوو کە ڕەش و ڕوت و بێکار و خەڵکی برسی بوو، داوای موچیان دەکرد، داوای دامەزراندنیان دەکرد، داوای خزمەتگوزاریان دەکرد، داوای هەلیکاریان دەکرد، بەڵام وردە وردە داواکاریەکان بەرز کرانەوە. بۆ تا ئێستا بەردەوامە لەبەر ئەوەی شەقام یان ئەو خۆپیشاندەرانە متمانەیەکی تەواویان بە حکوومەت نییە کە ئەو بڕیارانە یان ئەو داواکاریانە جێبەجێ دەکا. هەرچەندە بەلای من پێویستە خۆپیشاندەران پۆلێن بکرێن بۆ دوو بەش، ئەوانەی کە لە سەرەتاوە داواکاریان هەبوو و لە سنووری لە چوارچێوەی دەستور و یاسادا داوای مافەکانی خۆیان دەکەن کە ئەم خۆپیشاندانانە و دەربڕینی ڕای خۆیان مافێکی دەستوریە کە دەستور پێداون، بەڵام ئەمانە پێویست داواکاریەکانیان ڕێزی لێ بگیرێ و حکوومەت جۆی لێ بگرێ و داواکاریەکان جێبەجێ کرا و لە چەند پاکێجێکیش لە چەند بڕیارێکی داوەکو ئاگادارن کە هەم پەرلەمان و هەم حکوومەت چەندین بڕیاری داوە و هەروها چەندیشی جێبەجێ کردووە و ئێستا پەرلەمانیش لە کاری ئەوەدایە کە هەندێک لەو بڕیارانە پێویستی بە میکانیزمی یاسادانان هەیە یان هەموارکردنەوەی یاسایە گاندانانی یاسایە ئێستا خەریکی ئەو کارین لە پەرلەمان. ئەمە بەشی یەکەمی خۆپیشاندەران. بەشی دووهەمیان ئەوانن کە سواری شەپۆڵەکە بوون لایانی سیاسین لە هەر لایەنێک بێ کە هاتن دەیانەوێ ئیستیغلالی ئەم خۆپیشاندانانە بکەن و ئەم خەڵکە بوون و تووڕەیی ئەم خەڵکە ئیستیغلال بکەن بۆ مەرامی سیاسی خۆیان وەروە توندوتیژی بەکاردێنن بۆ ئەوەی کە تەشویهی یان ئەم خۆپیشاندەرانە داواکانیان ناشرین بکەن لە هەردوو لاوە توندوتیژی ئەنجام دەدرێت. یعنی ئەم تاقمەیەکەوە خۆی خزاندۆتە ناو خۆپیشاندەران هەم توندوتیژی بەرامبەر بە خۆپیشاندەران دەکا و هەم توندوتیژیش بەرامبەر بە هێز ئەمنیەکان دەکا. ئێمە ناڵێن لەوانەیە لە هێز ئەمنیەکان هەندێک ئیجراعات و شتکرا بێ، بەڵام بە شێوەیەکی گشتی وەکو دیاریشەکە دەستێک هەیە لە دەرەوەی هەردوولادا کە دەیەوێت ئاراستەی ئەم وەزعا بە ئاراستەیەکی دیکە با بۆ ئەوی فەوزا زیاتر وڵات بگرێتەوە. بەڵێ بە بۆچوونی بەڕێستانەوەی کە بەڕێزوتر لە سەرەتای خۆپیشاندانەکان داواکاریەکان خزمەتگوزاری بوون لە دو هەفتەی یەکەمی سەرەتای مانگیدا، بەڵام کە لە 25 مانگ داواکاریەکان گۆڕان بۆ سیاسی. یعنی ئەو لایەنە کامانن کە لە پشت مەسەرەن ئەو داواکاری سیاسیانن بۆ هەمواری دەستور مەسەرەن هەڵوەشانەوە هەرسێ سەرۆکایەتیەکە. هەر لایەنێک کە ئێستا بەرژەوەندی لە حکوومەتی عێراقدانیە دەیەوێت بێتە ناوساحەکە، دەوێت دەستێکی هەبێ، دەوێن گۆڕانکاری بکە کە لە بەرژەوەندی ئەوان تەواو بێ یان بەو بەشەی خۆی کە ئێستا لە حکوومەتدا ڕازی نییە دەیەوێت زیادی بکە، دەیەوێت وەزعەکە تێک بدا بۆ ئەوەی هەڵبژاردننی لە پێشینە ئەنجام بدرێ و حکوومەتەکە بگۆڕێ بەڵکو بەخۆی پشکێکی زیاتری بربکەوێت. ئەو لایەنانە زۆرن کە سواری شەپۆڵ بوون، هەندێکیان لە ناو هەندێکیان لە دەرەوە. بەڵێ ینی لایانی دەرەکیش هەیە بە بۆچوونی بەڕێزت کە هانی خۆپیشاندانەکان بدایانی بەردەوام بن یاخود بە پێچەوانەوە لایانی دەرەکی هەبێ کە بیوێ ئەم خۆپیشاندانان کب بکرێنەوە؟ بێگومان لایانی دەرەچیش دەستی تێدا هەیە لەبەرەوەی هەر کەس لە ئەجندای خۆی و لە بەرژەوەندی خۆی دەکۆڵێتەوە. وەکو جەنابتان دەزانن کە لە شوێنێک فەوزا ڕوویدا و پشێوی ڕوویدا ئیتر هەر کەسێک دەیەوێت بۆ خۆی شتێک پشکێک زیاتر هەڵبگرێەوە لەم کێکی کە دابەش دەکرێت بەزەنی ئەو ئەگەر ئەمە سەر بگرێ بەشێکی خۆی لە کەکەکە وەربگرێ یان هەندێک تەصفیاتی حساباتی سیاسی خۆی لەگەڵ لایەنەکانی خۆی بکە. ئەمە بەئەکید ناڵێن بە ڕێژەیەکی ئەگەر زۆرش نەبێ، بەڵام فیتی وڵاتانی
دەوروبەر و دەرەوەشی تێدایە بەڵام هەرچەندە ئەمە نابێ بڵێن ئەمە هەموو شتەکان لە دەرەوە هاتووە تاوانی حکوومەتی خۆشی هەیە ئەم حکوومەتە یەک لە دواییەکانەی عێراق لە دوای 2023ەوە بەڵکو لە پێش 2023شەوە ئەو هەموو نادات پەروەری کە کرا ئەو هەموو ناشەفافیە لە بودجە و لە داهات و لە نەوت و لە دامەزراندن و لە پێشکەشنەکردنی خزمەت گوزاری بە خەڵکەکە بەڕاستی خەڵکەکە بێزار بوو خەڵکەکە تەقیەوە خەڵکەکە دەرچووە لە خوێندن تەواوی کردووە دانەمەزراوە خەڵکەکە کارەکانی بۆ ناڕوە خەڵکەکە هەموو تەماشارەکە دام و دەستگاکانی دەوڵەت پڕ بوون لە گەندەڵی و لە ڕەشوەت و لە بەرتیل و ئیشەکان ناڕۆن و شوێنەکان لە جاتی ئەوەی کە بە خەڵکی شایستە پڕ بکرێنەوە زۆر جاری وایە ئەم شوێنە کڕین و فرۆشتیان پێوە دەکرێت مەنسەبەکان و شوێنەکان خەڵک ئەمانە دەبینێ وەروە دەستی دەرەچی لە ناو وڵاتەکەی خۆیان دەبینن کە چەندە دەستی دەرەچی هەیە و سوودی وەرگتووە و ئەم وڵاتە وەکو مانگایەک بۆ خۆی دەدۆشێ نەوتی دەبا پارەی دەبا شت ئەمان هەموو خەڵک دەزانێت و ئاشکرایە لەبەر ئەوە ئەم خەڵکە تووڕێ ئێستا ئم تووڕەبوونانە هەمووی تەقیەوە هەم داوای خزمەت گوزاری و هەم داوای دەرکردنی ئەوانەی کە با بڵێن دەستی دەرەچینە لە ناو وڵاتدا ئەمانە هەمووی دەربکرێن بۆ دەرەوە و وڵاتی عێراق لەلایەن عێراقیەکانەوە بەڕێوە ببرێ و ئەوانەی ئەو سیاسیانەی کە ئەمڕۆ هەن بە قسەی ئەوان هەموو دەبێت دەربکرێن و بگۆڕن ئەمە داواکاری ئەوانە بەڵام وەکو گوتم داواکاریەکە لە سەرتاوە داواکاری خزمەت گوزاری بوو و داواکاری نەهێشتنی گەندەڵی بوو گۆڕانکاریەک لە ژیانی ئەوان بکرێ بەڵام لە پاشان هەندێک داواکاری سیاسی هاتە گۆڕێ مەسلەی هەڵوەشانەوەی حکوومەت و هەڵوەشانەوەی پەرلەمان و هەموارکردنی دەستور و ئەمانە هەمووی لە پاشان خەڵکانێک لایەنانی سیاسی سواری شەپۆڵەکە بوون و ئەمەشیان خزاندنێ و داواکاریەکان باشە کاک دکتۆر بە سەبارەت بەوەی کە ئێستا هەوڵێکی زۆری خۆپیشاندەران هەیە لە بەغداد بە ئاراسی ڕۆشنیان بۆ ناوچەی سەوز ینی بۆچی دەیانەوێ بچن بۆ ناوچەی سەوز کە مەسەلەن بارگای سەرۆکایەتی کۆمار پارلەمانی عێراق ئەنجومەنی وەزیران وەزارەتەکان باڵوێزخانەکانی لێ هۆکارەکەی چی ینی دەیانەوێ بچن بۆ ناوچەی سەوز من پێم وایە ئەم هەوڵە بۆ داخلبوونی ناوچەی سەوز ئەمە وەکو فشارێک بەکاردێنن بەسەر حکوومەتەوە وەکو فشارێکە بۆ ئەوەی کە بزانن ئێمە لە خەریکی ئەوەی و هێز کۆ دەکەینەوە دێن بۆ ناوچەی سەوز تەمان ناوچەی سەوز دیارە سەرۆکایەتیەکانی تایە پەرلەمانی تایە بارەگای حکومی و باڵێن شوێنی حەوانەوەی بەرپرسانی تایە ئەمە وەکو بڵێ دەوڵەت داینەمۆی دەوڵەت لەوەیە زیاتر بۆیە ئەمە وەکو فشارێک بەکاردێنن بۆ ئەوەی حکوومەت بۆ خۆی دەست دەکار بشێچێتەوە یان ئەو داواکارانەی کە ئەوان داوای دەکەن هەرزوو هەمووی بۆیان جێبەجێ بکە یانیش بەڕای من لەبەر ئەوەیە کە ئەوان دەیانەوێ کە بگەنە هەندێک ناوچە لە ناوچەی سەوزدا ئەوانەی کە ئەو شوێنانن کە باڵوێزخانەکانی تایە باڵوێزخانەکانی هەندێک وڵاتانی دەرەوەی تایە من پێم وایە ئەوەش لەوانەیە ئامانجێک بێت کە ئەوانە بگەن ئەو باڵوێزخانانە وەکو بینیمان چۆن لە بەسا لە نەزەف هەندێک قونسوڵخانەیان سووتاند بەڵێ بەس ئەوەی کە بەرە زووتە دێستا و داواکاری سیاسی گۆڕاو بۆ هەڵۆشانەوەی سی سەرۆکایەتێکە پێ دوایە لەم بارودۆخەدا قورسە ئەمە جێبەجێ بکرێ یاخود ئەنی لایانی سیاسیە کە پشگیری ئەوە بکە کە هەرسێ سەرۆکایەتێکە هەڵبوەشێتەوە نەقڕز نییە خۆ شەکەت دەکرێت بەڵام زەحمەتەوە کەوا پێک بێن لەبەرەوەی لایەنە سیاسەکان دیسان تەمان چی حکوومەت دروست دەکەلانی سیاسی دروست دەکات خۆ ئێستا ئەگەر با بڵێن شەقامیان خۆپیشاندەرەکان دەڵێن ئەو حزبان ئێستا هەیە هەمووی بڕۆن بە حکوومەتێک تازە باشە ئەو حکومەت تازەیە چێ دایدنێ خۆ دەبێ دیسان تۆ هەڵبژاردنێک بکەی و پەرلەماندا بنێ و دیسان ئەوەی کە بەشداری دەکات لە پەرلەمان حزبەکانن دەبێت حزبەکان هیچان هەبێتەوە یعنی ئەو بنەمایانەی کە هەیە دەبێت لایانی سیاسی هەبێ ئەو لایەنە سیاسیانە پێویستە پێک بێن لەسەر بەدیلێک بۆ حکوومەت لەسەر حکوومەتێکی تازە ئەو پێکهاتنە من پێم وایە زەحمەتە ئاسان نییە لەبەر ئەوەی ئێستا نەخشەی سیاسی عێراق نەخشەیەکی زۆر ئالۆزە جگە لەوەی کە پێکهاتووە لە سێ
ئەساس و سەرچاوە کە سوننە و شیعە و کوردە هەر یەکێک لەمانەش لە نێو خۆیاندا چەندین ئاراستەیان هەیە بۆیە پێکهاتن لە ناو ماڵی شیعەدا زەحمەتە پێکهاتن لە ناو ماڵی سوننەدا زەحمەتە پێکهاتن لە ناو ماڵی کوردیدا زەحمەتە جا چ جای ئەوەی دیسان کورد لەگەڵ شیعە لەگەڵ سوننە ئەمە کاتێکی زۆری دەبا بینیمان بخۆی یعنی خودی بەڕێز عادل عەبدولمەهدی ئەمە ینی هەڵبژێرناوی ئیتیفاق نەکردنە لەبەرەوەی چەند مانجێک ویسان کە حکوومەتەکە پێک بێنن ئەم حکوومەتە پێک نەهات لە پاشان هەمویان ڕازی بوون بۆ یەکە عادل عەبدولمەهدی بێنن وەکو دەرچەیەک لە قەیرانەکە بۆیە من پێم وانییە لە هەڵوەشاندنەوەی ئەم حکوومەتە بە ئاسانی بتوانێت حکوومەتێکی دیکە پێک بێنن دەکرێت ماوەیەک بدرێ بەم حکوومەتە کە کارەکانی خۆی بکە و بڕیارەکانی خۆی دەربکە لەو ماوەیەشدا دەکرێت لایەنەکان حزبەکان لەگەڵ خەڵکی دیکە لەگەڵ نوێنەرانی خۆپشاندەران لەگەڵ خەڵکی سەربەخۆ مستەقل کار لەسەر ئەوە بکەن کە بۆ گۆڕینی حکوومەت بۆ هەڵبژاردنێکی پێشوەختە بکرێ بۆ ئەوەی کە ئەم شتە بە پەلەپەل نەکرێ چونکە هەر شێک بە پەلەپەل بکرێ ئەنجامەکەی خراپ دەبێ یعنی خۆ کەس لەگەڵ دژی ئەوە نییە بڵێ وەڵام ناکرێ حکوومەت بگۆڕێ ینی حکوومەت ئەم ڕۆژ نەگۆڕێ خۆ ینی 3 ساڵی کە دەبی هەر بگۆڕێ بەڵام ئەمە بە پەلەپەل ناکرێ و بە حکمەتەوە دەکرێت و دیسان بە ئالیاتی قانونی بە میکانیزمی یاسایی و دەستوری خۆی دەکرێت نەک بە دەرچوون لە یاسا باشە کاک تۆ سەبارەت بەوەی کە بەڕێز ئاگات لە وردەکاریەکانی ئەو مەسەلەن خۆپیشاندان و ئەوانەی بەغدا و گفتوگۆی لایەنەکانی ئێستا هیچ گفتوگۆیەکی جددی هەیە لەناو لایەنە سیاسیەکان ئەوانەی کە پێشتر حکوومەتیان پێکێناوە بۆ بەدیلێک بدۆزنەوە بۆ عادل عەبدولمەهدی یاخود تا ئێستا بیر لەوە نەکراوەتەوە بەدیلێکی بۆ بدۆزتوکە و چەند جارێکە دەڵێ لاری لە ڕزگار کێشانەوە نیە ئەگەر بەدیلێک بدۆزرێتەوە من پێم وایە ئێستا زۆربەی لایەنە سیاسیەکانی عێراقی لەگەڵ مانەوەی بەڕێز عادل عەبدولمەهدیدان لەبەر ئەوەی قەناعەتیان هەیە و ئەمە حەقیقەتیشە کە ئەو هەموو کەم و کوڕیانە کە خەڵک گلەی لێ هەیە هەمووی تاوانەکەی ناکەوێتە ئەستۆی بەڕێز عادل عەبدولمەهدی ئەمە کەڵەکەبووی 16 ساڵە کەڵەکەبووی پێش 2003 پاش 2003 تا ئێستا هەموو حکوومەتەکان ئەم کەم و کوڕیان یەک لە دوایەک ماوە بەڵام ئێستا بەداخەوە بەڕووی ئەم بەڕێزە تەقیەوە و بەڕێز عادل عەبدولمەهدی ئێستا بۆتە واجهە و تەحملی هەموو ئەو شتانە دەکا بۆیە زۆربەی لایەنە سیاسەکان دەزانن کە ئەم حکوومەتە ئۆباڵی ئەو هەموو کەم و کوڕیانە هەڵناگرێ بۆیە من باوەڕ ناکەم لەگەڵ ئەوە بنکەوە حکوومەتە جارێ ئێستا بەو شێوەیە بگۆڕێ بەڵێ ینی گفتوگۆی جدیش نەکراوە کاک دکتۆر لەسەر مەسەلەوەی کە بەدیلێک بدۆزرێتەوە بۆ عادل عەبدولمەهدی لە نێوان لایەنەکان گفتوگۆ بەردەوامە نەنە گفتوگۆ بەردەوامە هەر لە یەکەم ڕۆژی خۆپشاندانەکانەوە گفتوگۆ لە نێوان لایەنە سیاسیەکان بەردەوامە چ لە نێو خۆیاندا چ لەگەڵ یەکدیدا گفتوگۆ بەردەوامە بەڵام وەکو گوتم نەخشەی سیاسیەکە ئەوەندە ئالۆزە و ارتباطاتی هەندێک لایانی سیاسی بە هێزی دەرەچیەوە وا دەکا کە بڕیاردان ئاسان نەبێ یان هەڵبژاردنی کەسێک ئاسان نەبێ ئەمڕۆ بەڕاستی لە عێراقدا کەسێک هەڵبژێریکەوە کە سوننە لێ ڕازی بێ شیعە هەموو لێ ڕازی بن کورد لێ ڕازی بن هەندێک ینی ژینگە هەیە کە ینی پێویستە لەبار بێ بۆ ئەو بەڕێزە ئەمە ئاسان نییە بەڕاستی کاری دەوێ و وەقتیشی دەوێ باشە بەڕێزوتە زۆربەی لایەنەکان پشتگیری مانەوەی عادل عەبدولمەهدی دەکەن لایەنە کوردیەکانی شەمویان لەگەڵ مانەوەی عادل عەبدولمەهدین لەم قۆناغدا من پێم وایە بە شێوەیەکی گشتی بەڵێ لەگەڵ بەڕێز عادل عەبدولمەهدی دای ببینێ بۆ ئەوەی کە بەردەوام بێ لە چاکسازیەکان ئێمە پشتگیری لە چاکسازیەکان و پشتگیری لە بڕیارەکانی بەڕێز عادل عەبدولمەهدی دەکەین بە ئاراستەی خزمەتگوزاری زیاتر بە ئاراستەی نەهێشتنی گەندەڵی بە ئاراستەی چاکسازیەکی ڕیشەیی بکرێ ئێمە پێمان وایە ئەم حکوومەتە پشتگیری بکرێ و مەجالی بدرێتێ بۆ ئەوەی کارەکانی خۆی بکاوە هەمووشیان هەموو لایەنەکان چونکە ئەم چاکسازیە تەنها بەڕێز عادل عەبدولمەهدی ناکرێ ئەم چارەسەریانە تەنها بەو ناکرێ بەڕێز عادل عەبدولمەهدی کەسێکە حزبێک نییە لە پشتی و کوتلەیەکی پەرلەمانی نییە کە دیفاعی لێ بکە ئەم کابرایە سەر بەخۆیە مستەقلە بۆیە ئەگەر هەموو لایەنەکان و فراکسیۆنەکانی
ناو پەرلەمان بە شێوەیەکی گشتی پشتگیری نەکەن ناتوانین چاکسازیەکان بکە. بۆیە ئێمە وەکو فراکسیۆنە کوردستان بە شێوەیەکی گشتی ئێمە لەگەڵ چاکسازیەکان و لەگەڵ بەردەوامبوونی بەڕێز عادل عەبدولمەهدی بە ئەو بڕیارانە ئەمەمان پێ باشترە لەوەی کە ئەگەر لا بچێ خوا نەخواستە نەزانین داخوا کەی کەسێکی دیکە لە شوێنی دادەنرێ و بچینە ئاراستەیە کە ئەنجامەکەی دیار نەبێ، چکە لەوانەشە بە هەڵۆشانەوەی حکوومەت بارودۆختێک بچێ، یعنی خوا نەخواستە ببێتە شەڕێکی تائیفی، بێتە شەڕێکی ئەهلی نێو خۆی خوێن زیاتر برژێ، هەر ناوچەیەک میلیشایەک تێدا زاڵ بێ و دەستی بەسەردا بگرێ. ئەمانە یعنی عێراق دەکەوێتە بارودۆخێکی خەتەرەوە کە ئەمە نە لە بەرژەوەندی عێراقا نە لە بەرژەوەندی هیچ لە پێکاتەکانە. باشە بەس کاوی تۆر بە دیاریکراوی کورد بۆچی لەگەڵمانەوەی عادل عەبدولمەهدی یاخودەم هەڵوێستێک کە پشگیری کورد لە عادل عەبدولمەهدی، ئەنی کاریگەری نییە لای مثلەن شەقامی عێراقی بڵێن ئەوان و کۆک و کورد پشگیری لەمانەوەی حکوومەت دەکەن، هەڵوێستێکی دژی کورد ینی لەو خۆپیشاندانە دەرچێت؟ ئێمە دەبی ئەوە یعنی هەوڵ بۆ ئەوە بدەین کە ئەو خۆپیشاندەرانە بەوە قەناعەت بێنن کە بەڵێ داواکانیان ڕەوان، ئێمە جێمان لە داواکانیان گرتووە، داواکانیان گەیشت و گۆڕانکاریەکی ڕیشەیی دەکرێت، بەڵام ئەم گۆڕانکاریە وردە دەکرێت. دەبێت بزانین پرۆسەی چاکسازی عیبارەت نییە لە بڕیارێک، عیبارەت نییە لە یاسایەک تۆ دەریبێنی و بیکەی، بەڵکو پرۆسی چاکسازی پرۆسەیەکی بەردەوامە، لەوانەیە چەند ساڵ دەخایەنێت، چونکە ئەمە برینی 16 ساڵ یان زیاتر لە 30 ساڵ بە مانجێک و بە 2 مانگ ساڕێژ نابێتەوە. بۆیە دەبێت بەڕاستی شەقام ئەوە بزانێ بەڵێ گوێیان لێگیرا و داواکاریەکانیان گەیشت و ئەو کاری ئەوان زۆر ڕێزی لێ دەگیرێ و سوپاسیشیان دەکەین کە ئەمان وەکو بە ئاگاهێنانەوەیەک وەکو زەنگێکیاندا لە حکوومەت و لە هەموو لایەنە سیاسەکانی عێراقی بە ئاگیان هێناوە بۆ ئەوەی کە گۆڕانکاریەکی ڕیشەیی لە خۆیان ئەنجام بدەن. و ئێمە قەناعەتمان بەوە وایە کە بەڵێ عێراقی دوای هەڵبژاردنەکان قەت وەکو عێراقی پێش هەڵبژاردنەکان نابێ. گۆڕانکاری دەبێ، گۆڕانکاری ڕیشەیی دەکرێت بەرەو چاک بە ئاراستەیەکی باش، بە ئاراستەی خزمەتکردن، بە ئاراستەی کە دەسەڵاتی عێراقی بەسەر عێراقدا زاڵ بێ و زیاد بێ. اینجا ئەمە دەبێ وردە ئەم خۆپیشاندەرانە ئەمە بزانن و قەناعەت بەوە بێنن و مەجال بدەن بۆ ئەوی حکوومەت کارەکەی خۆی بکات. دیارە ئەمە مانای ئەوە نییە من لێرەدا بەڕاستی ناڵێم خۆپیشاندانەکان هەمویان بچنەوە ماڵەوە چۆڵی بکەن، نا دەکرێت ئەو خۆپیشاندەرە بەڕێزانە ژمارەیان کەم بکەنەوە و فشارەکانیان کەم بکەنەوە و ڕێگاکان بکەنەوە، ژیان بگەڕێتەوە دۆخی ئاسایی خۆی و قوتابخانەکان دەست بە خوێندن بکەنەوە، دام و دەستگاکانی حکوومەت دەست بە کارەکانی خۆی بکە، بازار بکرێتەوە و ئەم بەڕێزانەش دەکرێت لە هەموو شارەکانی عێراق و لە بەغداش گۆڕەپانێک تەرخان بکرێت، ڕۆژێ 2 ساعات 3 ساعات بێن لەو گۆڕەپانە ژمارەیەک ڕاوەستن بۆ ئەوەی بەبیر حکوومەت بێنەوە بڵێن ئێمە ها مەوجودین تەواو نەبووین، بۆ ئەوەی مراقبە و متابعەی حکوومەتیش بکەن کە ئایا بزانن تا چەند ئەم چاکسازیانە ئەنجام دەدرێت. ئێمەش لە ئەنجومەنی نوێنەران بەڵێنی ئەوەمان داواتە خۆپیشاندەران کە متابعەی ئەو چاکسازیانە دەکەین و لەگەڵ حکوومەتدا دەبین هەر بڕیارێک پێویستی بە یاسا هەبوو، پێویستی بە تعدیل یاسایەکە بوو، ئێمە بە زووترین کار لە پەرلەماندا کاری لەسەر دەکەین. بەڵێ ئەی سوودیمانەوەی عادل عەبدولمەهدی بۆ کورد چییە؟ بەردەوامی عادل عەبدولمەهدی سوودەکەی بۆ کورد ئەوەیە کە ئێمە پێمان وایە ئەم بەڕێزە لەوانی دیکە لەوانی پێشتر زیاتر نزیکترە بۆ دۆزینەوەی چارەسەر بۆ کێشەکانی نێوان هەرێم و بەغدا، یعنی زیاتر گوێ لە داواکاریەکانی کورد دەگرێت، زیاتر لە خەمی چارەسەرکردنی ئەو کێشانەیە کە لە نێوان هەرێم و لە نێوان بەغدادایە، زیاتر حەزی لەوەیە کە پابند بێ بە دەستور، پابند بێ بە یاسا. بۆیە هەنگاوی زۆر باش و جدیشی ناوە لەو بوارانە، یعنی بەڕێزێکە بەڕاستی حەز لەوە دەکا هەموو
پێکاتەکان مافی خوان وەربگرن و هەر کێشەیەکیش لە عێراق بێ هەمووی چارەسەر بکرێت بۆیە ئەمە یعنی پێمان وایە ئێمە نەفەسی بەڕێز عادل عەبدولمەهدی لە لەوانی کە باشترە و چاکترە خۆ بەڕێز عادل عەبدولمەهدی یعنی فریشتەش نییە بۆ ئێمە هەتا ئێستا یعنی لەوانەیە زۆر شتی بۆ کوردش نەکردووە تا ئێستا ینی 100% بۆ ئێمە چاک نەبووە بەڵام یعنی خەیر المەوجودە باشترینی ئەوانەی کە مەوجودن دەنا یەک نمونە بۆ بێنمەوە ئێمە خۆمان زیاتر لە 4-5 جار لە لای خۆی بە خۆی مانگوتووە وتمان شایستە دارایی جوتیارەکانی هەرێمی کوردستان و بەسڕا و مووسڵ و نەجەف ئەمانە نزیکەی 3 ساڵ قەرزارن حکومەت گەرمەکانی وەرگرتو پارەکەی نەداوە پارەکە مەوجودە بڕیارێک بدە بە پارەکان بێ هەر دەیگوت ئەمڕۆ سبێ لە بەرەوەی فشارێکی سیاسی بەسەرەوە و نەیدەتوانی شتەکان بکە کەواتە خۆ من ناڵێن یعنی هەموو مافی کوردیشی داوە ئەمە یعنی تا ئێستا با بڵێن ئەو بەشەی کە لە نەوت کە پێویستە بۆ هەرێمی کوردستان بێ نەوتی سپی تا ئێستا ئەوەندەی پێویستە نەهاتووە ئەو قەرزانەی کە يعني عێراق لە وڵاتانی دەرەوە لە سندوقی نەقدی دەولی وەریگرتووە بەدەیان ملیار دیناکەوە بەدەیان ملیار دۆلار کە بە هەرێمی کوردستانیشی تایە نەیداوات هەرێمی کوردستان یعنی ئەمانە بەڕاستی شتێکن ئێستاش لەگەڵدا بێ بودجەی هەرێمی کوردستان کە لە دوای ئەوەی کە پارەی 250,000 بەرمیلەکەی نەوتەی لێدەبڕێ مەفروزە بە پێی یاسای بودجە باقیەکە بێ بۆ هەرێمی کوردستان باقیەکە بە تەواوی نایە نیوەی باقیەکە دێ یعنی ئەمانە هەمووی یعنی بەڕێز عادل عەبدولمەهدی ئەوانەی بەوەمە نەکردووە بەڵام لەگەڵ ئەوەشدا لەگەڵ ئەوەش ئێمە دەڵێن ئەمە باشترە مادەم نەفەسێکی هەیە مادەم نیەتی هەیە کە چاک بکاتەوە ئێمە سەبری لەسەر دەگرینەوە لەگەڵی بەردەوام دەبین باشە بەس وەکو دەست لە کارکێشانەوەندەی کە بەڕێز زانیاری تێبێت لە دوای خۆپیشاندانەکان و کوژرانی کە ئێستا بەس لە 280 کەس دەکرێت هیچ هەوڵێکی خۆی هەبووە بۆ دەست لە کارکێشانەوە بەڵام لایەنەکان ڕێگریان لێکرد بێت دەست لە کار بکێشێتەوە جەنابتان ئاگاتان لێ خۆ چەندین جار ئەو لە وتارەکانیدا گوتی من ئامادەم دەست لە کار بکێشمەوە بەڵام تەنها بەدیلێک بدۆزنەوە من ئامادە نیم دەست لە کار بکێشمەوە ئێستا ئەم فراغە ئەم بۆشایە دروست بکەم لەبەر ئەوەی ئێستا کە دەست لە کار بکشێتەوە حکوومەتەکەی دەبێتە حکوومەتێکی کار بەڕێکەر حکوومەتی کار بەڕێکەریش تا ئەو کاتیە هەتا حکوومەتێکی تازە پێک دێ ئەم کار بەڕێکردنەوە حکوومەتی تازە پێویستی بە دیسان هەڵوەشانەوەی پەرلەمانیش هەیە یعنی ئێمە کاتی دەوێت لەو ماوە دوور درێژەدا حکوومەتی کار بەڕێکرد نە دەتوانێت بڕیارێک بدا نە دەتوانێت ئیمزا لەسەر پرۆژەیەک بکە نە دەتوانێت قەرزێک وەربگرێ نە دەتوانێت بودجە بنێرێ نە دەتوانێت شتی گەورە بکە کەواتە یعنی وەکو نەبوو وایە بۆیە ئەمە زەرەرێکی زۆر لە عێراق دەدا بۆیە دەڵێ من ئامادەم ئەمڕۆ کەسێک بدۆزنەوە و اتفاق بکەن لەسەری من نەک پاشتان ڕۆژێک بە چەند سەعاتێک یعنی کارەکەی خۆم بەجێ دەڕم واتە ئەو ئامادەیە بەڵام دیارە ئەو تۆپەکە یاویشتۆتە نێو گۆڕەپانی لایەنە سیاسەکان کە لایەنە سیاسەکان اتفاق بکەن بەدیلێک بۆ ئەو بەڕێزە بدۆزنەوە بەڵێ سەبارەت بە دانیشتنی پەرلەمان کە نووسنگی ڕاگەرنی پەرلەمان ئەمڕۆ باسی کردبوو کە شەمەی داهات و کۆبنەوەی پەرلەمان بەڕێوە دەچێت سەرۆکوەزیران بەشدار دەبێت لە کۆبوونەوەکە لە بەرنامەی کاردانیە نەخێر بەرنامەی کار کە بڵاو بۆتەوە بریتیە لە بەدواداچوون لە داواکاریەکانی خۆپیشاندەران و بەدواداچوون لەگەڵ حکوومەت تابزانین چەند ئەم داواکاریانەی جێبەجێ کردو ئەمە یەک خاڵی دووهەم گفتوگۆکردن لەبارەی چەند پرۆژە یاسایەک کە پێشکەش بە پەرلەمان کراوە لەوانە پرۆژە یاسای هەموارکردنەوەی یاسای خانەنشینی پرۆژە یاسای کەمکردنەوەی ئیمتیازات و موچەی پلە باڵاکان و هەروەها پرۆژە یاسای مەجلیسی ئیعمار واتە مەجلیسی ئاوادانکردنەوە بەڵێ سپاس دەکەم دوای ناوبڕەکە ئەمە بەرنامەی کارەکەیە وەچی دیکەی تێدانە بەڵێ دوای ناوبڕەکە دەگرێمەوە لای بەرز سەرەسەر هەمواری دەستوریش دەکەین کورت چۆن مامەڵەی لەگەڵ بکە دەگەڕێمەوە لای بەرز بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕینەوە وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت ئایا تا
ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاریە ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت جاری تر سڵاتان لەوێت بینەرانی بەڕێز درێژە بە چاوپێکەوتنەکەمان لەگەڵ بەڕێز دکتۆر بەشیر خەلیل حەداد جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق دەدەین دکتۆر بەر لەوەی کە بچین سەر هەمواری دەستورەکە سەبارەت بووی کە لە کۆبوونەوەی کۆتایی مانگە پەرلەمانی عێراق سەرۆکی پەرلەمان باسی لەوە کە ئەگەر عادل عەبدولمەهدی ئامادەی دانیشتنەکە نەبێت ئەوان ڕێکاری لێپرسینەوە دەگرنە بەر هەنی چاوڵێکەیە کە بۆچی یاخود ئامادە نابێت لە دانیشتەکانی پەرلەمان دیارەوەکو ئێوەش بەڕێستان ئاماژەتان پێدا لە راپۆرتەکە ئەو بەڕێزە دەڵێ ئێوەگەر مەسەلەکە بە دووادات چۆن بووی لەسەر خزمەتگوزاری لەسەر جێبەجێکردنی بڕیارەکان ئەو وەزیرانە ڕەوان دەکەین کە کارەکان لای ئەوانە و بڕیارەکان و جێبەجێکردنی خزمەتگوزارەکان لای ئەوانە بۆ ئەوەی بەرنامەی حکوومەت پێشکەش بکەن بە هەر حاڵ ئێمە بە نووسراوێک بەڕێزیانمان ئاگادار کردوتەوە کە پێویستە بۆ میوانداری بێ نەک بۆ لێپرسینەوە یەکەم جار بۆ میوانداریە وەکو ئیستیضافە ئەمە بۆ ماوەی 7 ڕۆژ بۆی هەیە وەڵاممان بداتەوە تا ئێستا وەڵامەکەی نەگەیشتووە لەوانەیە لە هەفتەی داهاتوو وەڵامەکەی بە فەرمی بگا ئایا دێ یان نایە تا ئێستا بە فەرمی نەیگوتووە ئامادە نابم و ئێمەش نووسراوی ئەنجومەنی وەزیرەمان پێ نەگەیشتووە کە نایە ئەگەر بە فەرمی بە نووسرا و گوتی نایە ئەو کات لەوانەیە ئیزڵاتەکان دەگۆڕێ بۆ شێوازێکی تر بەزێوە وەکو دەستی سەرۆکاتی پەرلەمان سەرۆکی پەرلەمان و جێگیرەکانی ڕازی بوون بۆی کە وەزیر لە بری خۆی وەزیرەکان بێت تا ئێستا ئەو داواکاریتان قبول کردووە؟ ئەمە داواکاریەکان قبولە دەبی قبول بکرێ لەبەر ئەوەی کە ئەو داواکاریە پێشکەش کرا لەلایەن 25 پەرلەمانتارەوە یان هەر پەرلەمانتارێکە داوایەک پێشکەش بکە بۆ میوانداری هەر وەزیرێک یان سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیان بۆ لێپرسینەوە دەبێ ئاگاداری بکرێتەوە ئێمە بەڵێ ڕازی بووین بەوە کە بۆ میوانداری ئامادە بێ بۆیە نووسراوی بۆ کرا بەڵام کە وەڵامی نووسراوە کە بێتەوە هەفتەی داهاتوو بەزە بڕیار دەدەین داخوا هەنگاوی داهاتوومان چ بێت باشە سەبارەت بە لیژنە دەستوریەکەی ئەوەی کە پێکتان هێناوە کارەکانی دەستی پێکردووە یاخود
بۆچی لە 18 کەسەکە تەنها 3 کوردی تێدا بەشدارە؟ لە سەرەتادا دەنگ لەسەر 16 کەس درا، ئەم 16ەیە 3 کورد بوو، بەڵام لە پاشە هەندێک پێکاتەکانی دیکە دیارە داوایان کردیە و ناوەکانیان زیاد کرایە، بەڵام هێشتا دەنجیان لەسەر نەدراوان. 2 کەسی دیکە دەنجی لەسەر نەدراوە، بۆیە ئێمە داوامان کردووە، من وەکو خۆم داوام کردووە لە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران کە دەبێت کەسێکی دیکە لە کورد زیاد بکات بێتە 4. بۆیە ئەو هەفتەی داهاتوو ئەویش زیاد دەکەین و دەنگیان لەسەر دەدرێت ئەوانەی کە لەسەر 16کە زیاد کراون لە لیژنەکە پێویستە ناو پەرلەمان دەنجیان لەسەر بدرێت. باشە، بەس سەبارەت بە مادەکانی ئەوانەی کە دەستور هەموار دەکرێن هیچ مەترسێکیان لەسەر کورد هەیە؟ چونکە ئەمڕۆ یەکێک لە ئەندامەکانی لیژنەکە ڕاشد ئازاوی باسی لەوە کردبوو کە ئەوان ئەو بڕگانێکی سەدایانە قسەی لەسەر کرد مەسەلەی گۆڕنی سیستەمی سیاسیە بۆ سەرۆکایەتی، مەسەلەی کەمکردنەوەی ژمارە ئەندامانی پەرلەمانە، مەسەلەی مان یاخود تەڵۆشانەوەی ئەنجومەنی پارێزگاکان و هەروەها دیاریکردنی گەورەترین کوتلەی پەرلەمان. بەڵێ، تا ئێستا ئەوەی کە باز دەکرێت، ئەوەی کە لێرە و لەوێ باز دەکرێت و تەسریحاتی سیاسەکان دەدرێت، حتا شەقامیش تا ئێستا باسی کورد نەکراوە، باسی ئەوە نەکراوە کە لە دەستوری عێراقدا بەلای دەسەڵاتەکانی هەرێم بەلای دەسەڵاتەکانی کووردا بێن. تەنانەت ئەوانەی کە باسان کرد ئێوە هەر ئەوانە لە ئارادایە سیستمی سیاسەکە بگۆڕێ بە ڕێئاسی و هەروە کوتلەیەکی گەورە دیاری بکرێت لەبەر ئەوەی کێشەی پێکێنانی حکوومەت لە چەند کابینەدا لەوە بووەکەوە کوتلەی گەورە دیار نەدەکرێت. ئایا کوتلەی ئەکبەر ئەوەیە کەوا پێش هەڵبژاردن یان پاش هەڵبژاردن دروست دەبێت؟ لەمە کێشەیەک دروست بوو ئەگەر لەبییتان بێ جەنابان لە کاتی مالچی لە کێشەیەکی ئاوا دروست بوو. بۆیە ئەمە دەیانەوێت لە دەستور بە ئاشکرا بە ڕوونی باس لێوە بکرێت، نەک لەسەر بڕیاری دادگای فیدراڵی بڵێ ئەوەی کە لە پاش هەڵبژاردن دروست دەکرێت ئەوە هەوە، بەڵکو ئەمە دەیانەوێت لە دەستوردا جێژیری بکەن کە پێش هەڵبژاردن کوتلەی گەورە دروست دەبێت. ئەمەش دیسان بەشێک لاچی دیکە کە دەیانەوێت گۆڕانکاری تێدا بکەن مەسەلەی لابردنی ئەنجومەنی پارێزگاکانە، چونکە ئەنجومەنی پارێزگاکان بەڕاستی لە زۆر لە شارەکانی باشووری عێراق فەشەلی هێنا. ئەمە نزیکەی 14-15 ساڵە ئەم ئەنجومەنی پارێزگاکان هەیە، یعنی خەڵکی ئەوێ زۆر لی بێزارن لەبەرەوە یەک لە حەڵقەکانی گەندەڵی و فەسادی بووە، یەک لە حەڵقەکانی ڕێگری بووە کەوا خزمەتگوزاری لەو شارانە پەرە پێ بدرێ و هەلیکار دروست بخێرەکەن. بۆیە ئەوان زۆر بێزارن ڕاستی لە ئەنجومەنی پارێزگاکان. داواکاریەکی زۆر سەرچیان ئەوەیە کە لە دەستوردا دەیانەوێ ئەمە نەیەڵن و پارێزگاریش محافظ لە ڕێگەی جەماوەرەوە بە هەڵبژاردن دەستیشان بکرێت. دیسان خاڵێکی دیکە کە بەتەمانە یان پێیان باشە کە هەمواری بکەنەوە ئەوەیە کە ئەو دەسەڵاتانەی کە دەدرێ بە باڵێن ئەنجومەنی وەزیران دەسەڵاتەکان کە بگەڕێتەوە ئەگەر نیزامەکە بۆ ڕیاسی ئەکی دەبێت دەسەڵاتەکان زۆربە دەگەڕێتەوە بۆ ڕیاسی. هەندێک لە پێکاتەکان داوا دەکەنکەوە مافیان زیاتر دەستیشان بکرێت ناو دەستوردا، وەکو پێکاتی تورکمان و پێکاتی باوڵێن سابی ئەو ئەمانە پێیان خۆشە هەر بە دیقەتەوە بە مادەکان زیاتر ڕوو بکرێتەوە مافەکانیان. بۆیە تا ئێستا باسی کورد نەکراوە، باسی دەسەڵاتی هەرێمی کوردستان نەکراوە، بەڵام ئەومانەی ئەوە نییە ئێمە دەی بێ ئاگابین و خۆمانی لێ بێ ئاگا بکەین. پێویستە ئێمە ئامادەسازیمان هەبێ بۆ هەموو ئەگەرێک هیچ دوور نییە لەوانەیە لە گەرمەگەرمەی مناقەشەی دەستور لە ناو پەرلەماندا ئەو مەسەلەی بێتە گەڕێ کە دەسەڵاتەکان هەرێم کەم بکرێتەوە. بۆیە پێویستە ئاگاداربین ئێمەش بۆ خۆمان ئیشی خۆمان بکەین و کاری خۆمان بکەین، ئامادەسازێکی باش بکەین بۆ هەموو ئەو ئەگەرانەی کە دێتە پێشمان لە عێراقدا. باشە، بەس دکتۆرە ئامادەسازیەکە تەناوەندە بەسە کە مەسەلەن 3 بۆ 4 کورد لە لیژن دەستوریەکە بن، یعنی پێویستی بە گفتوگۆی جددینی لەسەر ئاستێرێم و پرسکردن بە خەڵکی شارەزە. ئەم 3-4 بەڕێزانە کە لە ناو لیژنەکەدان ئەمانە ئاگادارن لە کاروباری لیژنەکەدا و ئەو
مادە و بڕگانە دەستنیشان دەکەن کە پێویستە بگۆڕێ و لەوێندرێ هەر شتەکە لە دەسەڵاتەکان یاریمی کوردستان نزیک بێتەوە ئەوان دەنجیان دەبێ و ئەوان قسە دەکەن چونکە بڕیاریش درراوە لە ناو خۆیان لە لیژنەکە بڕیاری داوەکە تێپەڕاندنی شتەکانیان بڕیاردان لە لیژنەکە بە زۆرینەوە کەمینە نەبێ لەبەرەوەیگە زۆرنەوە کەمینە بێ دایمان کورد کەمە سەیان چوارە دەنجی ناڕوە بەڵام دەبێت بە تەوافق بێ بە تەوافق ئینجا بڕیارەکان دەدرێت بە ڕێککەوتن بێ ئەمە لەلایەکی دیکەشەوە ئەوەی کە ئێمە پێویستە ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا بیکەین یەکەم ئەوەیە کە نێو ماڵی کورد ڕێک بخرێتەوە ئەمە لە هەمووی گرنگترە بەڕاستی ڕوبەڕووبوونەوەی ئەو گۆڕانکاریانەی کە لە عێراقدا ئەمڕۆ ڕوودەدەن بە نسبەت ئێمە لە هەرێمی کوردستاندا پێویستی بە هەڵوێستێکی یەکگرتوو دەکات پێویستی بە گوتارێکی کوردی یەکگرتوو دەکات دەبێت ئێمە گوتاری سیاسیمان یەکگرتوو بێ دەبێت هەڵوێستمان یەکگرتوو بێ هەمومان بەیەکەوە هەمومان ناکۆچی سیاسیەکان جیاوازیە سیاسیەکانمان وەلا بنین ئەمڕۆ ناکۆچی حزبیەکانمان وەلا بنین هەمومان بۆ ئەوەی لەبەر خەتەرەکە بەسەر هەمومانە نەک بەسەر یەکێتی و پارتی نییە بەسەر گۆڕان بەتەنێ نییە بەسەر هەمووانە بە ئیسلامی و بە نەتەوەیی و بە ئەلمانی و بە هەموو لایەنەکانەوە لەبەر ئەوە پێویستە هەموو لایەک بە ئۆپۆزیسیۆن و بە دەسەڵاتەوە بە ئیسلامی و بە ئەلمانیەوە هەمویان پێویستە ئەمڕۆ یەک هەڵوێست و یەک دەنگ و یەک مووقف یەک گوتاری سیاسی بەرامبەر بەغدا ئەمە زۆر گرنگە خاڵی دووهام من پێم وایە ئێمە ئەوەندە یعنی ترس لە خۆمان بار نەکەین وەکو بڵێ بە قەرز نەترسین بڵێن وەڵا هەموو شتەکان دژی ئێمەیە ناناوانە بەڵام ئەگەر دژی ئێمەش بوو ئێمە پێویستە ئێستا لە بری ئەوەی کە بەرگری کار بین یعنی دائما دیفاع لە خۆمان بکەین بڵێن وڵا نابێت دەستکار لە سوور بکرێ و نابێت دەسەڵاتەکان ئێمە بێ و چ دەکەن یعنی ترس نیشان نەدەین بەڵکو ئێمەش پرۆژەیەکمان هەبێ چەند مادەیەک ئامادە بکەین بڵێن بڵێ دەمانەوێت دەستور بگۆڕێ ئەوە زیاد بکرێ ئەمەش مادەمان زیاد بکرێت دەسەڵاتەکانی هەرێم زیاد بکرێ مادەی 140 مادەیەکی بۆ زیاد بکرێ بۆ ئەوی تەفعیل بکرێ زیاتر نەوت و غاز زیاتر دەسەڵاتی هەرێمەکان زیاتر بێ ئەمانە پێویستە بەڕاستی ئێمە پرۆژەمان هەبێ و مادەمان هەبێ بڵێن بکەین لە پاشان بڵێن ئێمە نەک تەنها باس لە مافەکانی کورد بکەین لە دەستوردا بەڵکو بڵێن ئێمە بەرگری لە مافی هەموو عێراقیەکان دەکەین بەرگری لەو مادانە دەکەین لە دەستوردا کە پەیوەستە بە مافەسەرچیەکان پەیوەستە بە ئازادیە گشتیەکان یعنی حقوق عامە و هەروەها حڕیات عامە نابی ئەوانە دەستکاری بکرێت نابی دەسری بدرێت لە بەرەوەی عێراق هەموو زەرر دەکات پێویستە وەکو عێراقیانە دیفاعێک لە دەستور بکەین و ئینجا پێشم وایە ئێمە دوو پرۆژەمان هەبێ دوو پرۆژە ئامادە بکەین لە ئێستاوە خەڵکانێکی پسپۆر و مامۆستایانی دەستوری لە کوردستاندا دوو پرۆژە ئامادە بکەن پرۆژەیەکی ئەوە کە سەقفێکی بەرز بێ بڵێن ئەوەندە مادەیە پێویستە گۆڕانکاری بکرێ ئەوەمان دەوێ ئەگەر ئەوان نەچوە سەر ئاخیری پرۆژەیەکی کەم پرۆژەیەکی کە ئەدنا حد پرۆژەیەکی حدی ئەدنا و حدی عەلاشمان هەبێ ئەو حدی عەلای پێشکەش بکەین نەڕۆیشت بەلای کەم حدی ئەدنایەکە ئێمە دەستی پێوە بگرین و نەڕوا بەو شێوە ئێمە دەتوانین زاڵبین بەسەر قەزیەکە نەکە لە جێ خۆمان ڕاوەستینەوە بە ترسەوە مامەڵە بکەینەوە نزیکمان مەکەون نزیک مافەکانی ئێمە مەکەون ئەوە بەو شێوەیە نابێ و ئێمە نابێت تەنها بەرگری لە مافی کوردستان بکەین پێویستەمە بەرگری لە مافی تورکمان بکەین لە مافی کلد و ئاشوری بکەین لە مافی پێکاتەکانی دیکە بکەین لە مافی عێراقیەکان بکەین لە حڕیات بکەین لە مافەکان بکەین بەڵێ بەس دکتۆرەوەی کە بەڕێز وتت مەسلەی یەک ڕیزیەکە کە ئێستا زۆر زەرورە بەڵام ئەمە لەلایەن هەردوو پارتە سەڵات کە زیاتر بەدینە بۆی کە لە سەراستی کوردستان مەسەڵەن چاکسازی بکەن لەسەر ئاستی عێراق ینی لە گفتوگۆ و لە بڕیار پرس بە هەموو لایەنەکانی دیکەش بکەن من زۆر گەشببینم و هیواداریشم لەو کۆبوونەوەی کە پێش چەند ڕۆژێک ئەنجامدرا لای بەڕێز سەرۆکی هەرێم کە هەموو لایەنە سیاسیەکانی کوردستانی کۆکردبووە بە ئامادەبوونی بەڕێز سەرۆک کۆمار لەم کۆبوونەوەیدا ئەوەی کە من ئاگام لێبێ کۆبوونەوەیەکی زۆر ئیجابی بوو کەش و هەوایەکی زۆر لەبار و ئەرێنی لە گۆڕی هەبووە بۆیە من ینی هیوادارم و داواش دەکەم کە بە زووترین کات ئەم کۆبوونەوانە بەردەوام بێ و دەربچن بە گوتارێک و بە
بە هەڵوێستێکی یەکگرتوو و هەروە کار لەسەر ئەوش بکرێکە فراکسیۆنە کوردستانیەکان لە بەغدا هاوپەیمانەتێک دروست بکەین بۆ بتوانین زیاتر بەیەکەوە کار بکەین. هەرچەندە ئێستا فراکسیۆنە کوردستانیەکان بە شێوەیەکی باش کارمان کردووە، یعنی من لێرە بەڕاستی دەمێ دەستخۆشی لە فراکسیۆنە کوردستانیەکان بکەم لە بەغدا لە بەڕێز سەرۆک فراکسیۆنەکان کە تا ڕادەیەکی زۆر باش ئێمە لێک نزیکین، تا ڕادەیەکی زۆر باش لە پرسە نەتەوایەتیەکان لە پرسە نیشتمانیەکان هەر شتێک، یعنی ئەمە لە دوایین کۆبوونەوەی سەرۆک فراکسیۆنە کوردستانیەکان بڕیارماندا کە هەمومان نوێنەری گەلی کوردستان بین، یعنی ئەگەر هەمومان دیفاع لە حکوومەت هەرێمی کوردستانیش نەکەین، بەڵام دیفاع لە مافی گەلی کوردستان بکەین و هەر شتێک لە بەرژەوەندی گەلی کوردستان بێت لە بەرژەوەندی هەرێمی کوردستان بێت ئێمە دیفاعی لێ بکەین. بەڵام دیسان لەگەڵ ئەوە وەکو جەنابتان دەزانن، یعنی جیاوازی بیر و بۆچوون هەیە لە نێوان لایەنەکان، گلەی لە یەکدی دەکەین ناوە بۆیە بوونی هاوپەیمانیەکی فراوانتر لەوانەیە کارەکانمان باشتر دەباتە پێش. باس دەکەین چوار خولەکێکمان ماوە بە کورتی سەبارەت بە بودجە کە عادل عەبدولمەهدی وتی هەفتەی داهاتوو ئەگەری هەیە بینێرن بۆ پەرلەمان، پشکی هەرێمی تێدا جێگیر کراوە، یعنی ئەوەندەی کەیەوە تەنسیقتان هەبێ لەگەڵ وەزیری دارایی؟ نەمانزانیوە، من تا ئێستا ئاگادار نیم کە ڕێککەوتنێک کرابێ لەگەڵ بەغدا لەسەر پرسی بودجە و بە دووریشی دەزانم هەفتەی داهاتوو بودجە بێ، بە تەوەقعی من بودجە دوا دەکەوێت تاخیر دەبێت لەبەر ئەوەی کێشەکە بەس مەسەلەی پێکهاتن نیە لەگەڵ هەرێمی کوردستان بەشەکە دیاری بکرێت، بەڵکو کێشەکە لەوەدایە کە ئەو بڕیارانەی دراوە، ئەو بڕیارانە ئەو تەخسیسکردنی پارە و تەعینات و ئەوانە پێویستە جێگەی بکرێتەوە لە ناو بودجەدا و ئەو بودجە پێداچوونەوەی پێدا بکرێت بۆ ئەوی تەخسیساتی زیاتری بۆ دابنرێت، بۆیە من تەوەقع دەکەم هەندێک دوا بکەوێت بەو مەوزوعە. بەڵای سەبارەت بە ڕێکەوتن لەگەڵ هەرێم ئەمڕۆژ عادل عەبدولمەهدی وتی دۆسەیەکی هەڵۆزە، بەڵام هەوڵدەرن لە چوارچێوەی عێراق و لە بەرژەوەندی هەردوو لە چارەسەری بکەن. کاتەکە درەنگ نیە دەبوو پێشتر ڕێکەوتن کرابێ، یاخود ئەگەر پێش خۆپیشاندنەکان ڕێکەوتن کرابێ باشتر نەبوو، ئاسانتر نەبوو؟ گفتوگۆکان لە پێش خۆپیشاندانەکان گفتوگۆکان بەردەوام بوون، چەندین جەولەی گفتوگۆ کرا، شاندی هەرێم داهاتە بەغدا، شاندی بەغدا هاتۆتە هەرێم و گفتوگۆکان زۆر بەرەو پێشچوو بوون و گفتوگۆی جددیش بوون بەڕاستی، بەڵام لەبەرەو خۆپیشاندانانە ئەو گفتوگوانە سستێکی تێکەوتووە و ڕاوەستاوە. ئومێد دەکەم لەم ڕۆژانەدا دیسان هەندێک بار و دۆخەکە هەندێک هێور بێتەوە لەوانەیە لە قۆناغی کۆتایین بۆ ئەوەی بگەن بە ڕێکەوتنێکی دادپەروەرانە کە لە بەرژەوەندی هەردوو لابێ. بەڵێ بەس سەبارەت بە موچەی فەرمانبەران کە ئێستا باز دۆکەیە کە لە 154 ئەو موچەی کە لە هەرێمدا بەش دەکرێت لە عێراقەوە دێت، ینی پێشبینی دەکەیت کە بۆ ساڵی داهاتووش بتوانرێت ئەو بڕە جێگیر بکرێتەوە؟ من پێم وابێ هەتا موچەی فەرمانبەرانی عێراق بدرێ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش دێ، ئەمە شتێکە بڕاوەیە و حتا ئەگەر بودجەی 2020ش نەگاتە پەرلەمان، هەر لەسەر ئەساسی بودجەی 2019 هەمان بەش لیسانسەر دەکرێتەوە بۆ هەموو عێراق لەسەر ئەساسیەک لەسەر 12 مانگ بە مانگ بەشەکە دەدرێتە هەموو شارەکان و لەگەڵ ئەوەشدا دێتە هەرێمی کوردستانیش، ئللا ئەگەر دۆخێکی وا خوا نەخواستە دۆخێکی وا ڕوو بدا کە باڵێن حکوومەت دەمێنێ و فەوزا بێ و شەڕێکی ئاوا بێ و کە نەحکوومەت بتوانێت موچە بدا و نەموچە ببینێ و ئەو کاتەگەر موچە لە عێراق نەما بۆ ساڵی داهاتوو دکتۆر بڵێ ناگاتە هەرێمی کوردستانیش. بە کورتی بێ سپاس دەکەین. بۆ ساڵی داهاتوو ئەگەر بودجەی 2020 هاتوو و ڕێکەوتن لەگەڵ هەرێم کرا ئەو لەسەر ئەساسی ئەو ڕێکەوتنە بودجەکە دیاری دەکرێت، بەڵام ئەگەر ڕێکەوتن نەکراوە بودجەی 2020 نەهات وەکو گوتم لەسەر ئەساسی بودجەی 2019 دیسان پشتی هەرێمی کوردستان دێ. بەڵام ئەگەر بودجەکە هاتوو ڕێکەوتن نەکرا لەگەڵ هەرێم ناکرێ، من بە دووری دەزانم، یعنی بەبێ هەرێم ئەو بودجەیە تێ ناپەڕێ و ناڕوە لەبەرەوەی کورد ئەمڕۆ لایەنێکی سەرەکی
معادلەی سیاسی عێراق باوەڕ ناکەمە بێ ئەو شتیە زۆر سپاس گەورە بکرێت کە بودجە تێپەڕێ ببێ ئەو بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر بەشیر خەلیل حەداد جێگری سەرۆکی پارلەمانی عێراق لەم بەرنامەیە لەگەڵمان بوو سپاسی بەڕێستان دەکەین سپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ